وەرزی پێگەیشتنی سێوە زۆتیاران سەرقاڵی لێکردنەوەی بەرهەمی ساڵێک ڕنج و ماندوو بوونیانن. ئەمساڵ دارسێوەکانی حاجی ئۆمەران بەرهەمێکی زۆریان داوە. زۆتیاران ژمارەیەکی بەرچاو کرێکاریان هێناوە تاوەکو بەرهەمەکانیان لێ بکەنەوە و ڕەوانەی بازاڕی بکەن. براکەمەوە ئێستا ئەمە بیانیان زوو دێن ساعت 5 دێنە ناو باخەوە سێوان هەمووان پێکەوە جەمات لێ دەکەینەوە. دوو نەفەر دانیشن سێوە خاوێن دەکەنەوە، دوو نەفەریشدا دەگرن شکوبرێن سێوەکەش دوای هەمووی هەرەگرنە بنە سەرەوە بارەکەنەوە هەولێرێ لێوێن دەرێش سێوەکە بە 300 دینار 250 دیناریە لە بەو باخەی سێوینە ئیرانی حدود کردیانەوە سێوی مەنافرۆشێت. جۆتیارانی باڵەکایەتی ساڵانە هەزاران تەن سێو لە باشترین جۆرەکەی بەرهەم دەهێنن، بەڵام لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیان گرفتی ئەوەیان هەیە حکوومەت بەرهەمی هاوردە قەدەغە ناکات. ئەمە شوای کردووە جۆتیاران زەرەرمەند بن و بەرهەمەکانیان پارەیەکی ئەوتۆنەکەن. لە ئێستاشدا کە وەرزی پێگەیشتنی سێوی خۆماڵیە، هاوردەکردنی سێو لە وڵاتانی دراوسێ بەردەوامی هەیە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ڕێگری لەو بازرگانەی ئەوەی بگرێتن ئێران و باشماغ و پێنجوێن و چێلێ و ئەوانە لەبەرەوە ئەمە وەکو دەبەری باڵەکایەتی بەربوومەکی گەلێک زۆرمان هەیە، سێوەکی زۆر بە هەزاران تەن سێومان هەیە لە دەبەری باڵەکایەتی حاجی ئۆمەران، چۆمان، ناوەندا، گەڵاڵا. بەڕاستی ئەمە تووشی زەرمەندێکی گەلێک زۆر بووینە. ئێستانەکە لەبەر سێوی ئێرانی سێوی مەنافرۆشێ ڕۆژانە 40-50 کرێکارمان هەیە، پارەی ئەو مەسرەفی عەمەلە و کرێکاری بۆ مەنایەتەوە. لەبەرەوەی سێوی ئیرانی گەلێک زۆرە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگاکانی هەموو کردوونەوە سێوی ئێرانی دێداوا لە حکوومەتی دەکەین سێوی ئێرانی قەدەغە بکا بۆ سێوی مە بپرۆشێتن. وەڵی بەروبوومی سێوی باڵاکایەتی سێوی حاجی ئۆمەران سێوێکی زۆر جوانە، بەس بە خۆی پارەی ناکەن. ئەوەش بە نسبەت تۆمێ سێوێکی زۆر جوانە، یعنی وەک ئیرانی نییە. یە ئیرانی هەموو دەرمانە و کودەوەی لێ دەدەن، ئەوە نە ئەوە قوماڵیە، دەرمان و چتی لێ نادەن. تەماشای سێوە بکەێت خوا سێوەی هەندێک 400 دیناری ناکەت ئێستا. ئەو سێوە ئێستا بە هەولێرە 400 دیناری ناکەت. سێوی ئیرانی هەندی تێکردیە لە باش ماخ لە هەموو جیاراتێت. جۆتیار تاوەکو بەرهەمی ساڵێکی پێدەگات خزمەت و خەرجیەکی زۆری دەکەوێتە سەر. کەچی کەم تەرخەمی حکوومەت و وەزارەتی کشت و کاڵ لە هاوکاریکردنی جۆتیاراندا وای کردووە زۆر جار بەرهەمەکانیان خەرجی خۆیشی دەرناهێنێتەوە. لە ئەنجامی دەسوەردانی بەرپرسانی حیزبیش لە کاروباری دەواازە سنووریەکان و بازرگانیکردنیان بە هەموو شتێکەوە بەرهەمی دەرەچی کاریگەریەکی خراپی لەسەر بەرهەمی خۆماڵی دروست کردووە و زۆر جار بڕیاری وەزارەتی کشت و کاڵیش بۆ ڕاگررتنی هاوردەی بەرهەمێک جێبەجێ ناکرێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی حاجی ئۆمەران.